گومانی شەشم ئەگەر نیر ئارمسترۆنگ ئەوە زۆر میمە یەکەم کەس چویتە سەرمان باشە چێ دیسمی ئەو وی گرتێکە دادەبەزی بۆ یەکەم جار وەنیە ئەو گومانە زۆر بەخۆتە ئەو گومانە فعلا شەشی مهمە باشە ئەمن لەسەر مانگ دادەبەزیم یەکەم کەسم ئەری چێوێنێ منی گرتیە ئەوە لە ڤیدیۆی وەرجرا طبعا خۆ ئەوان کە وەڵام دەدەنەوە وەڵامی علمی دەدەنەوە بەڕێزان کەشتی مان کە نیشتەوە چەند پارچەیەکی لە خۆ گرتبوو یەکێ لەو پارچانە ئەو ئامێرە بوو کە پێ دەڵێن میسا Modularized Equipment Storage Assembly دەستە ئامێرە کۆکراوەکانی پێوانەکاری کەشتیوانەکە کە لەسەم کە پێشی بستە خوارێ لە یعنی دەرگاکە بکاتەوە بستە دەرێ لە ژوورەوە بەشێک لەو کەشتیەکە دەبێتەوە ئاوە لە ژوورە کۆنتترۆل دەکەن مجموعەیە کامێرەی تێدایە کامێرەی فۆتۆ کامێرەی ڤیدیۆ ئامێری ڕاداریشی تێدایە بە یەک پەنجە کەشتیوانەکەی ژوورێ نەک ئەوەی کە دادەبەزی یەک پلی پێوە دەنێ کامێراکەی ڤیدیۆکە ئیش دەکات ساتی دابەزینی کابرایەکە یەکەم جار دەستە لە خوارەوە نیل ئارمسترۆنگ ئەو ڤیدیۆیە تەسویر دەکات دەتەنیش کەشتیەکە ئاوا دێتە خوارێ ئەو لێرە دادەبەزی ئەلێرە تەسویری دەکات خلاص ئەوەن لێ هیچ کەنیە نە کەسیکە لەوێ بووە و نە ستۆدیۆش تەسویر کرا ئەوش ئامێرەکەیە طبعا بە تەکنۆلۆژیا ئەو کات معقدترین ئامێر بوو بەڕێزان لەبیر نەکەم هەر گەشتێکی ئەپۆلۆ لە ساڵی 60ەکان 1 ملیار دۆلاری تێچووە 1 ملیار دۆلار